ناوي عبد الواحد حسين حاج سيد أحمد نيتسيروانا لدايق بيقندي قوانا لصالي 1906 لدايق بوا لو كاتي باشي 1906 ما أواري منطقة سيدا كان دبين ليور نشتجد دبين بوصاليك لو صالا باوكمان استبار رحمة خدي كوتس دواي أكا أو بوناك دبيت باشان دقرين وقندي قوان لا إمام من دبينوا لصالي حفتا سواء بر كتاب خانة لحفتا حتى حفتا وصار صالح حفتا وصار شرد سبيكر إما أواري منطقي مالكاتي لقند روس نشتجبين تقريبا 5 مانگ ماينة ولا لوي أواري إيران بوين هلا روس لقند روس درجة بخويندن أدا تن مانجك دواي أواري أولاتي إيران بوين لا منطقة أهواز أردقاي بابك لوي نشتجبين لصال هذا نستحفتاوشش شورشي قولان دس فكر بو بداوكار يكا ملتي كل إيران بقريتوا بو عراق يعني كحاتنا بعراق لعراق نفكران بو باشوري عراق لباشوري عراق لا شاري السماوات قزار مثل نشتجبون ناحية مسجد نشتجبون لنا كوخ وانا مراسي جانش سخد بو هل هو دستي بخوندن كردوا دوباره حتى رابرين لرابرين دستي بخوندن كردوا الحمد لله تواني حتى كوليجيا ستا او بكا ساڵی 85 بوو ژیانی هاوسەرگیمان پێکهێنا 15 ڕۆژ بوو پێک شاد بووین ڕۆژی 16 سبەینی بەیانی ڕۆیشت چوە سەواری هەبوو چولەوێ هێوارە نەگەڕایەوە گوتیم بۆ نەگەڕایەوە گوتیان وڵات گیرایە بەحس گرتێتی وڵا بزر بوو 2 مانگونی و هیچ هەنگامان لێ نەبوو بێ سەر و شوێن دوای وڵا حاجی عوبێد کەرکوچی هەبوو بە 2 داگەڕا چوو دۆزیەوە کە دۆزیەوە تەلەفۆنی بۆمە کرد گوتی دۆزیمانەوە گوتی ئیشاڵڵا 2 ڕۆژە دیکە بەری دەدەم مەش هەر چاوەڕوان بوون وڵا هەمووی 2 ڕۆژ 3 ڕۆژ پێ نەچوو بەردە هاتەوە ئەو هەر لەسەر ژیانی خۆ هەر لەسەر ئیشە هەر بەردەوام بوو ئەمە نەک هاوسەر برادەریشم یەک دیمان زۆر خۆش دەویست هەتا لەو کاتی مردیش ینی لەگەر منداڵ بوو لەگەر پێر بوو لەگەر گەنج بوو بەردەوام بوو لەسەر ژیانی خۆ خەڵکی خۆش دەویست ئیشی دەکرد ئیشی هەندێک ئیشی دەکرد ئەمە هەر نەمان دەزانێ هیچ نەمان دەزانێ ئەو چی ئیشی کردیە لەو خەڵک لە خەڵکمان دەزانی ئەو ئیشی کردیە ناسینی من لەگەر برای بەڕێز و خۆشەویستم خوالی خۆش بوو کە عەبدولواحید گوانی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1986 بزات بەهارەکەی واتە ماژی 4 لەو دەوروبەرێ بوو ئەو ڕۆژەی کە کاک عەبدولواحید گوانی گیرا بوو هینابیانە دایرەی ئەمن لەوێن دەرێ لەگەر کۆمەڵێک برادێری و عەزیزی و خۆشەویستی خۆم لە مدیرێ ئەمن گیرا بوو ئەو کاتە کاک عەبدولواحید مەمچینە تەمەنی هەر لە دەوری 20 ساڵ بۆ 23 ساڵ لەو دەوروبەرێ بوو سەفی 6 ئەعدادی بوو تازە هەفتەیەک 10 ڕۆژ دەبوو ژنی هێناو گەنجێکی جوان کوڕێکی ڕێک و پێک بەڵام لە هەڵس و کەوت و ڕەفتاری دیار بوو گرج و گۆڵ و نەشیت و چاڵاک بوو بزێ و دیار بوو بەڵام ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا ئەو کوڕە سەبارەت بەوەی کە ڕۆژانە بانجیان دەکرد لە بۆ تحقیق تعزیب دەدرا ئازاریان دەدا هەڵس و کەوت و ڕەفتاری ئەمنەکان باش نەبوو لەگەری لە هەمان کاتدا چۆچی دانەدەدا نهێنیەکان ئاشکرا بکاتن و سەبارەت بە تەنزیمەکەی خۆی سەبارەت بە برادەرەکانی خۆی
هەمیشە مناڵەکان و خێزانەکەی پەلکێشی ناو ئەو ژینگە جوان و ئەفسوناویەی کوردستانەکەی دەکرد و هەمیشە بەشداری و هاوبەشی پێدەکردین لە بۆنکردنی ئەو سوسن و ئەو گوڵ و گوڵزارە تایبەتەی کەوا لە کوێستان و چیاکانی کوردستان بوونی هەیە. عەبدولواحید گوانی وەکو قایم قامێک کە لە ماوەی کارکردن لە هەم وەکو ناساندن هەم کاری ڕۆژانەشمان وە لە ئیشە کارگیرەکاندا کە مرۆڤێکی ساکار خاچی دڵسۆز بە نیشتیمان و پیشە و کار و دڵسۆز بۆ خەڵکو و ئەو بەرپرسیاریەتێشی کە لە ڕووی کارگێڕیەوە لە دەڤەری باڵەکایەتی کە لێمان دیت کە ڕۆژانە بۆ پەڕی دڵسۆزیەوە بە دوواداچوونی کارەکان و چۆنیەتی خزمەتکردنی سنووری قەزای چۆمان و ناحیە و گوندەکانی کە ناوچەیەکی وێرانکراوی دەستی پاشماوەی بەعز بوو کە یەک بوو لەو قەزایانەی کە سەرجەم ناحیە و گوندەکانی ڕوخێنرا بوو بۆ خەڵکەرکەشی ڕاگوازرابەوە کە دوای ڕاپەڕینەوە ئاوەدانی ئەو ناوچەیە و درێژترین ماوەشکە ئەو تێدا قایمقام بوو بە تایبەتی لەو ساڵانەی کە دوای 2004ەوە بوونی بودجە و ئەو فرسەتەی کە هەبوو لە هەرێمی کوردستان بۆ پێشبەچوون و دەستپێکی ئاوەدانی زیاتری کوردستان بەخۆی دیتی و هەولێرش وەکو پایتەخت بە تایبەتی و دەڤەری باڵەکایەتیش هەم لە زیادکردنی ناحیەکان وەکو ناحیەی قەسرێ و زیاتر خزمەتکردنی سنووری خەڵکەکەی کە لە دەڤەری باڵەکایەتی لە ئاوەدانی لە سەرجەم خزمەت گوزاریەکان و پاپەرۆشیشی بۆ چۆنیەتی بەهێزکردنی ئاڵ و گۆڕیشمان لەگە کۆماری ئیسلامی ئێران وەکو قایمقامی منتەقە لەگەر ڕۆژی دەستپێکردن بە فەرمی ناساندنی مەرزی حاجی ئۆمەران کە لە تاکە دەواازەی سەرەکی ئێمە بوو لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بۆ ئەو لیژنە و بە دوواداچوونی ڕۆژانەی کە پێویستی دەکرد کە لە بەرژەوەندی ئاڵوگۆڕی بازرگانی و کاسبکارانی خودی ناوچەی باڵەکایەتی بۆ لە ڕێخستنی مەرزی حاجی ئۆمەران زیاتر بە بەرژەوەندی خەڵکی منتەقەکە بۆ سیستەمانەی کە ئیش دەکرا و ئامانجەکەش خزمەتکردنی منتەقەکە بوو لێش ئەو پەڕی دڵسۆزی و پەرۆشی بۆ پیشەکەی بۆ خەڵکەکەی لە کاک عەبدولواحید بەو ماوە درێژەی دەدرا و تایبەتمەندەکانی باڵەکایەتیش کە معلومات چیاکانی سەری سەکران و هەڵگورت کە شوێنێکی جیاواز لە هەموو بەشەکانی کوردستان بە بەرزی شاخەکان و لکەکانی و جیاوازی و ناوەندی جوانی ئەو شوێنە لە ڕووی سروشتیەوە بۆیە ناشناڵ پارکی سەکران هەڵگورت کە یەک لە پرۆژە شاکارەکانی حکوومەتی هەرێم و پارێزگای هەولێر بوو و لە حکمی ئەوەی لە سنووری باڵەکایەتی بوو سنووری ئەو بوو کە ئەو سەرپەرشتی بردی خۆجێتی لە چۆماندا دەکرد خەموو پەرۆشەکەی بۆ ناساندنی و هەموو سەردان و سەفەرەکانی بۆ دەرەوەی وڵات کە تایبەت بوو کە دوو سێ بابەتی لە خۆ دەگرت هەموو سەردانەکانی ناشنال پارکەکە بوو و یارمەتیدانی کۆمەڵی پەکەوتەکانی کە لە سۆران کە خۆشببختانە تێدا سەرکەوتوو و دڵسۆز بۆ ئەو خەڵکانی کە پێویست بکیان بۆ یارمەتیە هەبوو کە هاوکاری بەردەوامی دەهینا لە دەرەوە لە هەندەران بۆ یارمەتیدانی ئەم کۆمەڵە بگرە دروستکردنی باڵەخانەکەی تایبەت بەوان کە لە قەزای سۆرانە کاتی خۆی لەگە تیپی زەیتونی کۆری کە وەکو دەستپێشخەرێک و داک و چ کارێک لەم بابەتە چون کارەکانی زەیتون کۆریەکان لە حدودی 30 کیلۆمەتری سنتەری قەزای هەولێر بوو بەڵام بەجودا لە هەموو بەشەکانی دیکە لە سۆران ئەم پرۆژیان جێبەجێ کردو لە سەرداوای کاک عەبدولواحید بوو ئێمەش کە پاڵپشت و پشتگیری تەواومان لێیان کرد بە سەردانێکی جەنرال هوانجی یەکەم لەو شوێنەدا ئەم شوێنە دروست کرا کە بۆی بتوانانی خزمەتی ئەم چین و توێژە بکات بۆی لە سەردانەکانی بۆ دەرەوە کە دائیمەن کە لە هەگبەی ویدا بوو ئەم خەڵکە پێداویستە تایبەتیانە چۆن هاوکاریان بۆ پەیدا بکە چۆن پرۆژەی ناشنال پارکی هەڵگورت سەکران زیاتر بچیتە پێش. کۆمەڵی سۆران بۆ چاودێری پەکەوتەکان یەکێکە لەو دەستکەوتانەی کە بەڕێز عەبدولواحید گوانی پێشکەش بە شاری سۆرانی کرد پێشکەش بە خاوەن پێداویستەکانی سۆرانی کرد کە لە ساڵی 1990 ئەو بیرۆکەی لا دروست بوو کە بتوانیت چۆن خزمەتی ئەو چینە بکات چونکە سۆران شوێنێکە شوێنە سنووریە نزیکە لە ئێران و تورکیا کە کەم ئەندام یاخود پەکەوتەی زۆری تێدا بوو بۆیە پرۆژەیەکی گەڵاڵە کرد یەکەم جار لەگەڵ جەنابی سەرۆک ئەو پرۆژەی پێشکەش کردەوەیش ڕەزامەندی دەربڕی ئیتر لە ساڵ 1990 یەکەم کۆنفرانسی بەست کە کۆمەڵەیەکی وارە ناوەندێکی وارە دایک بوو بۆ زۆران کە بتوانێت خزمەت بە کەمەندامان بکات ئامادی سەرەکی کاک عەبدولواحید لەو کۆمەڵی ئەوە بوو کە بتوانێت
ئەو کەمەندامانە یاخود ئەو خاوەن پێداویستایی کە لە مارەوەنا ئیستیهلاکن یاخود بوونە ئەرکێک بە سەرماڕەوەیان بیانهێنی لە ناوەندێک کە شوێنێکەوە کۆیان بکاتەوە خزمەتیان بکات. بەرەبەرە پرۆژەکەی کاک عەبدولواحید یاخود کۆمەڵەکەی کاک عەبدولواحید سەری گرت بەرەو پێشچوو هەتاکو ئێستا نزیکەی ئەو 20 ساڵە ئێمە خزمەتی کەمەندامان دەکەین لەو کۆمەڵەیە بە حکمی ئەوەی کە کاک عەبدولواحید بە ئیشەکانی خۆی بە علاقاتی خۆی کە هەم کاتی خۆی لە علاقات بوو دوای ئەوەی کە بۆ قایم لە تۆمان خزمەتێکی بەرچاوی بە کەمەندامان کرد لە ڕێگای ئەو کۆمەڵەوە. پرۆژە هەرە گرنگەکانی ئەوە بوو کە بتوانین ئەو کەمەندامانەی لەو ناوەندێک کۆ کردەوە ئەو ناوەندێک کردە شوێنێک کە بتوانین لە ڕێگای و ناوەندەوە خەڵک سوودمەند بێت کەمەندام سوودمەند بێت کەمەندام بیتە خاوەن کار بیتە خاوەن پیشە بیتە خاوەن وەزیفە. ئێستا بەدیان کەمەندام لە سۆران بوویتە خاوەن دوکان یا بگوتەوە لە بوویتە خاوەن پیشە بازرگانی دەکات لە ڕێگای ئەوەی کە ئێمە پرۆژەی داهاتمان بۆ کردینە. بەدیان بەسەدان کەمەندام لێرە فێرە خوێندەواری بوو فێرە خولی کۆمپیوتەر بوو فێرە نیگارچێش بوو فێری مۆسیقا بوو هەروها لە بواری تەندروستیەوە ئێستاش دەگەدابیست لە ناو کۆمەڵەکەمان بنکەیش تەندروستی تایبەت بە کەمەندامان هەیە ئەو بنکەی تەندروستیە خۆی لە سنتەرێک علاج تەبیعی دەبینیتەوە سنتەرێک ڕاهێنانەوەی منداڵانی بیرکۆڵ دەبینیتەوە کە ئەو منداڵانە ناتوان بستن بە قوتابخانە وەکو منداڵی هەسایی لێرە دەخوێن لێرە کاریان بۆ دەکرێت و لێرە فێرە علاقات دەبن لەگەڵ کۆمەلگا. سەرەتای ناسینی بۆ ڕەحمەتی کاک عەبدولواحید گوانی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1982 ئەو کاتە وەکو گەنجێک لە نەشاتی ئەدەبی و هونەری بەشداری دەکرد منیش بۆ خۆم پێشتر ئەو لەم نەشاتە کارم دەکرد لەبەر ئەوەی لە هەندێک بواردا گەیشتین یەکترمان ناسی هەر لە ڕێگای جەنابیشی پەیوەندی توانی کوا لە ڕێگای من پەیوەندی بە تیپی مۆسیقای پاشای گەورە بکە لەبەر ئەوەی بۆ خۆی خاوەنی ستۆدیۆی وێنە بوو وێنەگر بوو چەند جارێک لەگەڵ من هات وێنەی تیپی پاشای گەورەی گرت ئێستاش ئەو وێنانەی کەوا لە ئەرشیفی ئەو تیپە هەیە و لە زۆر ئەرشیفەکان هەیە بە زۆری کاری ڕەحمەتیە بە دەستی خۆی و بە پەنجەی خۆی گرتووە ئەو عەبدوڵای برای پاش ماوەیەک ئێمە و تیپی و ئێمە زانیمان کەوان ئەو ناوبراو پەیوەندێکی ڕاستەخۆی هەیە لەگە جەنابی کاک مەسعود بارزانی و مەکتەبی سیاسی ئەو کاتیش ئێمە تووشی تەنگەژە ببووین تیپ حکومەت داوای لێمە دەکرد ئێمە سرود بۆ قادسیە بڵین و زۆر جاشت ئیمتناعمان دەکرد بەڵام لە ڕێگای هەندێک برادەر وەکو مامۆستا زرار مامۆستامان لە بوارە خۆمان لادا ئەوە بوو کە تەنگاو بوون جارێکی داوامان لە کاک عەبدولواحید کرد نامەکەی تیپی پاشای گەورە بگەینیتە سەرەوە ئەگەر ئێمە پێویستمان پێ هەبوو چکە تیپەکەیمە وەکو جەبهەی کوردستانی بوو شوعی تیا بوو یەشەتی تێدا بوو کۆمەڵی تێدا بوو پارتی تێدا هەموو تێدا بوون هەمووشمان ئاگامان لێک بوو ئاگامان لە نەشاتێک دی بوو وتمان ئەگەر تەم پێویستمان بەوە بوو کە بچینە دەرەوە ڕێکمان بۆ بدۆزەرەوە ئەوە بوو لە سەفەرێکی بۆ لای سەرکردایەتی خۆی داوای لێکردکەوە ئەو تیپە ئەگەر تەنگاو بوو چ بکەن باشە بێنە ئێرە زیان بۆ دەکەنەوە دیان حەوێنەوە کاک مەسعود شخصی خۆی پێ گوتبوون ئەوان ئەگە هەتا ئاخر دەقە لەوێ بن باشترە چونکی لەوێ خزمەتی زیاتر دەکەن ئەوەی ئێمە بەتفانگ دەکەین ئەوان بە گۆرانی بە مۆسیقا دەکەن ئەوەی من لە کاری ئیداری کاک عەبدولواحید بینیم یەکێک لەوانە بوو کە ڕۆژێک لە ڕۆژان لەبەر چاومان بوو ببێتە بە پارێزگا بێتە بە محافظ ینی تەنها لە قایم مقامیدا نەهێڵین چونکو بەڕاستی ئیسباتی وجودی خۆی کردەوە و ئیسباتی کەفاءەتی خۆی کردەوە و بە تەسەوری منەک هەر ئێمە چونکو ڕەفیق و قیادە بووینە و کەوادری ئێمەنە و تەسەوڕەکەم عامەت الشعب باشترین شاهد و شەهادی ئەم خەڵکە عامەژی ڕەنگە لەی ئێمە مەقبولتر بێ لە ڕووی فراوانبوونیەوە و سادەبووینەوە چونکو ئێمە لەوانە بەعزێک بیری سیاسی دێخین
ئارمانجی سیاسیمان تێدا بێ یان حزبی بەڵام ئی ملەتەکە زیاتر بە چاوێکی خزمەتگوزاری تەماشای مەسئولەکانمان دەکەن. دیسان من دەڵێم یەکێک لەوانەی کە دەکرا و بەنیاز بووین بیکەنە بە محافظ اینجا چه سۆران بگەینە محافظە یانژی ڕۆژێک لە محافظەکانی هەولێر یان شوێنێکی تر کاک عەبدولواحید کاندید بکەینەوە بۆ پارێزگار. دەستپێکی کارەکانی هیچ پرۆژێک لە چۆمان ئەنجام نەدراوە. خۆشبەختانە لەو کاتی کاو هات و سەرۆک حکوومەتیش ئەوە کات کە کاکلی سیروان بەرزانی سەردانی کرد وەک بڵێ بە ڕووی باڵەکایەتیدا دەواازەی پرۆژەکان کراوە. بەڵام ئەوەی کە ئەوێ ئاماژەی پێ بکەم تقریبەن 14 ساڵ ئەمن لەگەڵ ئەو کارم کردی ینی کارکردنیمە بوویتە هۆیەک ینی پرۆگرامی ئیشکردن زۆرجار لەوی فێر بووین یعنی کە لەسەر هەر شتێک کە ئیشەکرد زۆر بە حەزی ئیشەکرد زۆر بەدڵسۆزانە ئیشەکرد هیچ مەرامی شخصی خۆی لە کارەکانیدا نەبوو. ئیشاڵڵا ئەو کو هەولیدایە بۆ منداڵەکانی خۆی بۆ ژیانی خۆ بەس ئەمیش ئیشاڵڵا هەول دەدەم بکەوە منداڵەکانی خۆ پەروەردە بکەم ژیانی خۆ بەردەوام ئیشاڵڵا لە ژیانی خۆم. سڕای هەبوونی نەخۆشیێکی سەخت و دژوار و پێزانینی بەو نەخۆشیە دژواری کەوا هەی بوو بەڕاستی ئەوەی من لێم تێبینی کرد و لێم بینی بوونی ئیرادەیەکی پۆڵایەن و بەهێز کەوا وای لێکرد بە هیچ شێوازێک تەسلیم بەو نەخۆشیە نەبێت و بەردەوام بێت. لە دۆ ساتەکان پێمان گوتم برا ئێمە دەگەڕێنەوە کوردستان چ پێ خۆشە توی دەچینە حەسەنبەک سروشتی کوردستان جوانە هەتا گوتی دەچینەوە منطقەی باڵەکایەتی لێ خانێک دروست دەکەین خانێکی خۆش لێ گەشت و گوزارەکەین ینی هەر حەزی لە کوردستان و سروشتی کوردستان.